وتشكي قران وسم ججل فيروزة ججل ججل كردستان ججل نوروزة وتشكي قران وسم ججل فيروزة چاوجی آگری رجال ما باوری برزی کردستان ما چاوجی آگری رجال ما باوری برزی کردستان ما سیرکن 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 شاخ و دشت و شار و گندم تاوی سندوا گوری مرکی دشمن عالم لیو کندوا شاخ و دشت و شار و گندم تاوی سندوا گوری مرکی دشمن عالم لیو کندوا پر بدن باگکم سربستیم اوی کردستان جیشران عبی سرکوی پر بدن باگکم سربستیم اوی کردستان جیشران عبی سرکوی مایشان عظیم بسوتیم نمینم برولاکی لشم پردی شوادرینم مایشان عظیم بسوتیم نمینم برولاکی لشم پردی شوادرینم سڵاوتان لێبێت من پەرچەم قەرەداهی لە بەرنامەیەکی تایبەتی شارپرێز ئەمڕۆ بە بۆنەی جەژنی نەورۆزەوە لەگەڵتان دەبم. دیارە ئەمڕۆ لەم ڕووماڵە تایبەتەی ئێمە کە ڕاستەوخۆ ئێستا شارپرێز لە گردی مامەیارەین لە پشتی منەوە ئاگری نەورۆز کراوەتەوە و ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان خۆشی خۆیان دەرئەبڕە نەمیاتە. لێرەدا ئێمە جگەلەوەی کە میوانمان بێ ڕاستەوخۆ لە ستەیج بە هەمان شێوە لە ڕێگەی پەیامنێرەکانی ئێمەوە لە شاری هەولێرەوە لە ئاکرێەوە لە سلێمانی و هەڵەبجەی شەهید و گەرمیانەوە ڕاستەوخۆ پەیامنێرەکانمان چالاکی شارەکەیان دەگوازنەوە بۆ ئێمە. بە هیوام نەورۆزی ئەم ساڵ نەورۆزێک ببێتە مای خێر و خۆشی بۆ هەموو لایەک و بتوانین وڵاتەکەمان لە کۆرۆنا بپارێزین. جارە بیرمان نەچێ ئێمە 2 ساڵ ئەبێت کە ئاگری نەورۆز بەم جۆرە نەکراوەتەوە تا ساڵانی تر چالاکیەکان زۆر بە شێوازێکی جیاوازتر ئەکرایەوە و هاوڵاتیان بە شێوازێکی جیاوازتر خۆشی خۆیان دەرئەبڕین. کاتێکە هەمیشە باسی نەورۆز دەکرێت و باسی سەرەتای بەهار دەکرێت یەکسەر شعری ئەو شاعیرەمان بیردێتەوە شاعیری مەزن پیرەمێردی شاعیر دەڵێت کە ئەم ڕۆژی ساڵی تازەیە نەورۆز دەهاتەوە جەژنێکی کۆنی کووردە بەخۆشی و بەهاتەوە. دیارە دواتر لەلایەن حەمە ساڵح دیلانەوە ئاوازی بۆ دانراوە لەلایەن حەسەن زیرەکەوە کرا بە گۆرانی. نەورۆز جگەلەوەی کە لە ئاکرێ یەکەم شار بووە یاخود یەکەم قەزا بووە کە سەرهەڵدانی ئاگرکردنەوەمان لە ئاکرێ بووە کە ناوی ئاکرێشەوە هەر لە ئاگرینەوە هاتووە. چالاکیەکانی ئەمڕۆماوە ئەو میوانانەی کە ئەمڕۆ لەگەڵ ئێمەیە هەیە بە جیاوازە من سەرەتا دەچمە هەولێری پایتەخت و لەگەڵ پەیامنێرم هەژار بزانین لای هەژار چی هەیە. هەژار سڵاوت لێبێت جەژنت پیرۆز بێت. سڵاو لە ئێوە لە بینەرانی شارپرێز و جەژنی نەورۆز لە هەموو لایەک پیرۆز بێت و لە ستافی شارپرێز پیرۆز بێت. ئەمڕۆ لە شاری هەولێر جیاواز لەگەڵ ساڵانی پێشووتردا هیچ مەراسمێک ناکرێتەوە بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە بەهۆی خۆپارێزی لەو ڤایرۆسدا. دەمێ ئەمەش بۆکەم ئێرە پارتی شانەدەرە ساڵانە لێرە مەراسمی تایبەت و بۆنەی تایبەت و خەڵکی زۆر لێرە کۆ دەبوونەوە. جگەلەوەش دەمەوێت ئاماژە بکەم کە ساڵانە لێرە تەواوی بەرپرسانی حکومی و نوێنەرانی وڵاتانی بیانی ئامادەی ئەم شوێنە دەبوون. لێرە پەیامی
نوێنەری وڵاتانی بیانی حکوومەتی هەرێم هەر هەموو لێرەی ئاڕاستی گەرانی دنیا دەکرا و ئەمساڵ بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە کە پێشترش ئەوە ڕاگەیاندرا بوو هیچ جۆرە مەراسمێک لێرە ئەنجام نادرێ بەهۆی ئەم ڤایرۆسەوە، بەڵام کاتژمێر 6 ئێوارە لەسەر قەڵای شاری هەولێر لەوێەوە ئاگرین نەورۆز دەکرێتەوە دوای ئەو کاتژمێر 8 شەو چەندین یاری ئاگرین لەسەر ئاسمانی شاری هەولێردا دەتەقدرێت سەرڕای ئەوەی کە هیچ مەراسمێک لێرە ناکرێت، بەڵام خەڵکیی کەم هاتوێتە دەرەوە ڕەنگە هەندێک خەڵکی لەو خەڵکانش بچنە لای دەوروبەری قەڵا هەرچەندە ئەوە ڕاگەاندراوە کە لە قەڵا نابێ بە هیچ شێوەیەک خەڵک لێوێ بەشداری بێ یاخود قەڵەباڵغی و گربوونەوەی هیچ خەڵکێک لێوێ ئەنجام نادرێت، تەنیا ئەوە نەبێ چەند نوێنەرێکی لایەنە پەیوەندیدارەکان لێوێ دەبن و ئاگری نەورۆز لەوێ دەکرێتەوە، بەڵام لێرە ئەوەی دەبینین خەڵک تاکوتەرە دێن و دەچن یاخود سەردانی ئەم پارکە دەکەن. هەژار باسە لەوە کرد کە کاتژمێر 6 و ئاگری نەورۆز دەکرێتەوە، ئایا هیچ لایەنێکی پەیوەندیدار ئەو لەوێ ئامادە ئەبێ بۆکردنەوەی ئاگرەکە یاخود کێن ئەوەی کە ئاگرەکە دەکاتەوە هاوڵاتیان یاساییە؟ نا ئاماژەم بەوە کرد کە لە سەر قەڵای با بڵین شاری هەولێر هیچ هاوڵاتیەک ناتوانێت لەوێوە ئامادە بێت، تەنیا پارێزگاری هەولێر و لایەنە پەیوەندیدارەکان لێوە ئامادە دەبن بەس ئاگرەکە لەوێ دەکرێت، ئەجینا ڕێگە بە هیچ هاوڵاتێک نادرێت کە بەشداری لەم ئاگرکردنەوەیە لە سەر قەڵای شاری هەولێر بکات. سپاس بۆ تۆ جارێکی تر جەژنی نەورۆزت پیرۆز بێت. دەچینە گەرمیان ڕێبێن سڵاوت لێبێ و جەژنی نەورۆزت پیرۆز بێ لە گەرمیان چی باسە؟ لیدەرانی ئاگری نەورۆزەکرێتەوە یادا یادەکەویە بەگریان ولا كلالا لای سلمانا ئاگری هەروە پارکەکان شادمان دیرامەدین بەباشی دەنگناکە لێمە دەچنەوە هەڵەبجا لای شادی دەبێ و نەورۆزە پیرۆز بێت. شادی پەیامێرمان شادی لە هەڵەبجەی شید شادی سڵاوت لێبێ و جەژنی نەورۆزی پیرۆز بێت. شادی لە ئێستا گوێ لە من نییە، ئێستا ئێمە دیمەنی گردی مامەیارە لە سلێمانی بۆ ئێوە دەگوازینەوە، دواتر دەچینە لای میوانەکان و پەیامنێرەکان. سوی بلندی کور مجدای بیانی بوگلی دورو نزیک بر مجدای بیانی بوگلی دورو نزیک بر
ئاگرێکی وەهای خستە جەرگەوە لەوان باشقە چون بەبەرە و پیری مەرگەوە لەوان باشقە چون بەبەرە و پیری مەرگەوە ئەمڕۆژی ساڵی تازەیە نەورۆزە هاتەوە جەژنێکی کۆنی کووردا بەخۆشی و بەهاتەوە جەژنێکی کۆنی کووردا بەخۆشی و بەڵێ خۆشەویستانی ئێمە دیارە لەسەر ستێج لەگەڵ ئێمەیە توانە هوشیارمان لەگەڵا کە کاکتوانە دەکاتنەوەی پیرەمێردی شاعیر ئێمە هەمیشە وەکو پێشتریش ئاماژەم پێکرد کە باسی نەورۆز دەکرێت باسی سەرەتای بەهار دەکرێت ڕۆڵی پیرەمێرد بەرزە نرخێنین کە چی ڕۆڵێکی هەبووە جگەلەوەی ئەو هۆنراوانەی کە چۆن نووسیوە هەتا لە ئێستاشدا بە بەردەوامی ڕاستە پیرەمێرد خۆی مردووە بەڵام هەمیشە یادەکانی وتەکانی لە لای ئێمەدا زیندووە کاکتوانە سڵاوت لەبێ ئەگە سەرەتا باسی ئەوەم بۆ بکەیت طبعا جەژنی نەورۆزی شەپیرۆز بێ بەڵام ئەگەر باسی ئەوم بۆ بکەیت بۆچی هەندێک لایەن پێیان وایە یاخود بەشێک لە هاوڵاتیان پێیان وایە کە هەمیشە پیرەمێردی شاعیر ئەو کەم تەرخەمی کە ئێستا هەیە لەلایەن خێزانەکەی یاخودنەوەکانی پیرەمێردی شاعیرەوە هەیە ئایا تا چەندێک ئێوە وەکو خۆتان ئەمە بە کەم تەرخەمی خۆتان دەبینێن یان پێتان وایە بەرز نەنتاندنی یان بیرچوونەوە یانیات نەکردنەوەی پیرەمێردی شاعیر لە زۆربەی مناسەباتەکانە لێگەڕێنیتەوە بۆچی پێشەکی زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە جەژنی نەورۆز لەگەلی کوردستان لە هەر چوار پارچەی کوردستان لە هەموو جیهاندا پیرۆز بێ هیوادارم بێ بە مایەی خۆشی بۆ هەموو پارچەکانی کوردستان و بە تایبەت کوردستان هەرێمی خۆمان ئەوەی فەرمووت کەم تەرخەمی لەم باوکم و مام و لە سائیبەوە هیچ تەرخەمیان نەنوانەوە بەڵام تەرخێمەکە ئەوەی کە ئەیبینیت لە حکوومەتەوەیە حکوومەت کە دەسەڵاتی کرد بەدەستەوە ئەوان بێباک بوون لەو وتانەی لەو خەمخۆری پیرەمێرد کە نوانی بۆ گەلەکەی بۆ میلەتەکەی بە کورت و پوختەکەیەوە پێم وتی ئەگەر بیرت بێ یاخود باوکت و ئەوان بۆیان باس کرد بێتی پیرەمێردی شاعیر کاتێک شعری نەورۆزی نووسیوە ئەم شعرە لە چیەوە سەرچاوی گرتووە و بۆ نووسیوێتی بەڵێ لە دوو شتە کە بیرم بێ یەکێ نۆسەوسیەکە ئەو ڕاپەڕینەی کە لە بەغا ڕوویە کە ڕژێم وەختی خۆی بە تۆپ و تەیارە و بە ئەشکەندەیەکی زۆر قورس تەعەدای لە هاوڵاتیانی عێراقی کرد ئافرەت گەنج لاو پیر و دووهەم بینی ڕووخاندنی کۆماری مەهاباد بینی قازی محەممەد و کە لە سێدارە درا خەفەتێکی زۆری یا بە پیرەمێرد و لە دڵیان مایەوە حتاکو ئەو ساڵە لە 47 پیرەمێرد فتوای یاوتی جەژنی نەورۆز ناکەین ئاگرەکەی لە دڵی خۆماکەمەوە ئەو دوو شتای کە ڕوویە زۆر تاسیری کردو لە دڵی یەشتیەوە هەتاکو ئەو هۆنراوەی نووسی و کاک حەمە ساڵح دیلان و قایر دیلان تەرخینیان کرد و ئەو تاکوی سا لەو ڕۆژانەوە 70 ساڵە بەردەوامن لەسەری 100 ساڵە تقریبا پەیامت چییە بۆ ئەوەی کە لە نەورۆزە بە تایبەتی کە ئێمە دوو نەورۆزە دەبینین بەهۆی نەخۆشی کۆرۆناوە هاوڵاتیان ناتوانن وەکو ساڵانی پێشووتر یادی نەورۆز بکەنەوە یاخود چالاکیان هەبێت چ لەلایەن ڕێکخراوەکانەوە چ لەلایەن لایەنە پەیوەندیدارەکانەوە خۆی ئەگەر بینە سەر ئەمڕۆ من ئەم قەڵەباڵغیە بینم یعنی بەڕاستی پێم ناخۆشە نەک لەبەرەوەی نەورۆز لەبەر ئەوەی ڕێنمایی تەندروستی کە حکوومەت دایناوە هەر حکوومەت لێرە پێڕەویان نەکردووە سا ئەم خەڵکانە ئەگەر توش بوون کێ عیلاجیانەکە و حاڵەتی تەندروستی لە کوردستان ئەوینە نییە لەبەرەوە گەر بەعزشتیەت کێشەوەکو پیرەمێرد فتوایە لە ساڵی 47 کە نەیکرد
خەفەت و هینی قازی محەممەد هەزار ڕەحمەتی لێ بێ بۆ ئەم بۆ نانەشەوە بە شتێکی ئەبواە بکرایە منیسا کەس نبینم ڕێنمایی تەندروستی کردی بێ بیر لەوە بکەینەوە دوای سعاتی کە دوای سبێنیە دووسبەی کە پەتای کۆرۆناکە سلسلەکەی زۆر بڵاو بۆتەوە ئەمە کەم تەرخەمی حکوومەتە لای من ئیگینا حکوومەت کە ئەو هینەکەی کردو خەڵک ئەیکا ئیسا من ئاگام لێە مجموعەی برادران لە گوێژە کردویانەتەوە خانە دینەکانی شاری سلەیمانی کاکتوانە تۆ لەگەڵ من بمێنەرەوە لێرە باڵام لێرم وەرگرم هەوراز لە سێمانی هەوراز سڵاوت لێبێ دیارە ئەمڕۆ تۆ زۆر جیاواز دەرەکەوی جلە کوردەکانیش زۆر جوانە و جەژنی نەورۆزیشە پیرۆز بێ لای تۆ چی کار و چالاکیەکە هەوراز گوێت لە دەنگی منە لا هەڵەبجەی شەیدەوە پەیامنێرمان شادیمان لەگەڵا تا ئەو شادی سڵاوت لێبێ جەژنی نەورۆزت پیرۆز بێ لە هەڵەبجە لای تۆ چی باسە بە هیوای ئەوەم بۆ ژنی نەورۆز ببدەمای خۆشی بۆ هەموو لای کاکتوانە دێمەوە لای تۆ ئەگەر بکرێت چەند وتەیەکمان پێشکەشکەی لەسەر بڵێ هەر ئەو وتانەی پیرەمێردی شاعیر تۆ بێجگەلەوەی کە پیرەمێرد با بڵێن تۆ نەوەی ئەوین ئەگەر نەوەی ئەو نەبووتە کام یەکێک لەو وتانەی پیرەمێردی شاعیر بۆ تۆ زۆر جێبایەخ بوو یارە هەمووی جێبایەخە بەڵام کامیان زۆر بە دیاریکراوی لای تۆ هەستەکەی شتێک ئەگەیەنێت چکە وەکو ئەوە نییە کە تۆ خۆت لەو خێزانەی چیرۆکەکان باشتر ئەزانیت بەڵام ئەگەر لەناو ئەو خێزانە نەبووتایە کامیان بۆ تۆ زۆر جێگەی سەرنجڕاکێشان بوو ئەوەی فەرمووت زۆرن من ئەوانی کە ئەشم ناسن نزیکن لە منەوە دایمای لێمەوە ڕۆژانە وەکو بڵێن و وەکو خۆی بەکارێنم چکە من پەروەردەی باوکم پەروەردەی پیرەمێردە لەبەر ئەو وتانە ئەو بەندانەی ئەگەر بیبینی هەموو هاوڵاتیانی کوردستان دایمە کە من یان هەموو ئەو برادرانە هاوڵاتیانی کوردستانەکان کە بڵاو یەکەنەوە ینی 70 ساڵ 80 ساڵ ئەمەوە پێش نووسیوێتی لە سیەکانی سەدەی ڕابردووە ئەڵێن بۆ ئەمڕۆ نووسیوێتی اینجا ئەوانە زۆر مەجموعەیە بۆ هەڵبژاردوون لەوانە ئەڵێ لە ڕاستی خوا خەڵک ڕاست و دڵپاکە لەواتەی هەموو عالەم بێباک بە لای پیرەمێرد ڕەوەشت زۆر شتیکە لە قاپی نامەرد مەکە تۆ قوڵباب بێگۆشت بە بێ نەوەک منەتی قەساب دەوەران دەوڵەت لە دەست ئەسێنێ بەڵام ناوی چاک تا سەر ئەمێنێ
تا بە چاوی خۆت گوێی کامل ڕاستی مەزانە لە ساوڵەکە لە دەورە دەوری درۆ و بوختانە ڕاستی گرانە درۆ زۆر هەرزانە گەر نوقمی ئاویش بووی بەسەر پردی نامەردا مەپڕێتەوە چاکە لە نامەرد ناوەشێتەوە یا لەسەر پنجی ئێمەش وا چەند جار تەجروبەمان دی ئەوەی ئەترسان لێمان هاتە دی با ئیتر نۆرەی هۆشاریمان بێ بەس ئەکاری و بێعاریمان بێ خاکمان سەرتاپای غەرقی کێژاوە لە خەمی کەم کەس ماوە چەند سەیرە دنیا ئاخ چۆن گۆڕاوە پیاوچاک زەلیلە و جاش خۆی حەساوە ئەمەی کە منەێم هاوڵاتیانی کوردستانی سا بەشایەتن هەمویان ئاگادارن کە من بڵاو یەکەمەوە یان هاوڵاتیانی کوردستان بڵاوەکەنەوە ئەڵێ هزار ڕەحمەت لە پیرەمێد ئەڵێ بۆ ئەم ڕۆژەی وتووە چکە ئەمانی کەوتێت ئەڵێ بۆ ئەم ڕۆژەی وتوێتی ئەڵێ لەگەڵمانە ئەژی من هیوادارم لە داواکارم لەوانی کە حکوومەت دەبن بەرەوە ئەوانەی دەسەڵاتی حکوومەتیان بەدەستەوەیە پیرەمێرد 4000 دیەکە ئەوی کە ئەمانی ڕژێمی پێشووە ئیبادەکران دەرکران دەربەدەر بوون ئەنفالەکان ئەوانی چوونە ژێر عەرزەوە و لاشەشیان نەدۆزرایەوە جەستەکانیان هەزار ڕەحمەتیان لێبێ لەگەڵ هەڵەبجەی شەهید ئەوەی کە ڕوویە ئایا ئەمانە لە بەرچاوی حکوومەتە ئەوەی کە حکوومەت دەسەڵاتە با بەڕێوە ئیستا من لەگەڵ ڕێزم بۆ هەموو تاکێکی کوردستان بۆ بەڵام من وەکو هاوڵاتێکی کوردستان ئەوەی پیرەمێرد پەروەردەی کردوم کە ئەو پەروەردەی باوکمی کردو منیش پەروەردەی باوکم کەواتە من خوێنی پیرەمێردم تایە ئەوە تکرارەکەمەوە بەڵام بەداخەوە کەس گوێ ناگرێت بەداخەوە ئەڵێم کەس گوێ ناگرێت ئەنفالەکان چیان بۆ کرا من پێشەوەی کە باسی ئەوە بکەی ئەمەوێت باسیەوەم بۆ بکەی ئەگەر بیرت بێ پیرەمێرد یان ئەوانەی کە باوکت بۆی باس کرد بێت یاخۆ خۆت پرسیاریەوەت کرد بێت پیرەمێرد چۆن یادی نەورۆزی کردوتەوە چۆن ئاگرەکەی کردوتەوە یەکێ لەو شتانەی کە سوپاس دەکەم بۆ پرسیارە ئەیسەلمێنە کە پیرەمێرد خۆی نەورۆزی دروست کرد پیرەمێرد نەبووایە ئەوە قسەی توانای فایقدار نیەنەوەی پیرەمێرد قسەی هەموو خەڵکەکانەوەی کە پیرەمێرد دەناسن و ئەوانەی کە لە مێژووان نووسیوانەتەوە پیرەمێرد ئەم یادەی دروست کرد نەورۆزی ژیانەوە لەبەر یەک خۆ لەبەر نەتەوەتی لە بچکان نەورۆز علاقی بە کوردەوەیە جەژنی سەری ساڵی تازەی کووردە ئەمە وای لە پیرەمێرد کرد کە وا بیڕوێنێ ئەمە نەتیجەکەی تێتاک و ئەم ڕۆژە لەخوا بەزیابێ خۆی ئەهات بۆ گردی مامەیارە بۆ وەستای کارێزە وەستا شەریف لێرەی کرد خەڵکی کردەوە لە دەرگای ماڵانی هەیە خۆی بە تاقی تەنی لە دەرگای ماڵان ئەیبود وەرن 20 ماڵ 20 لەسەر 21 عاشەکەی وەرن بۆ کارێزی وەستا شەریف لای گردی مامەیارە وەرن بۆ ئەوێ هیچ مێنی لەگەڵ خۆتە پیرەمێرد یاپراقی هێنا خواردنی هێنا منجەڵی هێنا هەمووی لە گیرفانی خۆی سەرفیە کرد لەبەر یەک ڕۆژی جۆش و خۆشی خەڵکەکە بەرزکاتەوە و گەیشت بۆ ڕۆژە ئەوە تاکە خۆمانی بینی نیستە دەستخۆش نمونە زۆر بێت بە هیوام خانەوادەکەی و ئێوە بتوانن بەردەوام پیرەمێرد لەناو ئێمە زروبێەوە ئەو دابوو نەریتەی کە لە پیرەمێرد هەی بۆ کورد ئەو خۆشەویستی هەی بۆ کورد لە خانەوادەکەیەوە جارێکی تر چەندین پیرەمێردێکە دروست بێ بۆەوەی تەواوەتی خەڵک لە مانای وشەی پیرەمێرد و شعری نەورۆزی پیرەمێردی شتێ بگەن زۆر سپاس زۆر مەمنون بۆ ئەم دەرفەتە یەکی وام هەیە پێش ئەوەیە کە برادران ئەوانەی کە لەسەر دەسەڵات حکوومەت دەبن بەڕێوە ئەم ڕۆژەی کە ئێمەی تاین ئەو ڕۆژە نەبوو کە پیرەمێرد و شەهیدانی کوردستان و ئەنفالکراوەکان و هەڵەبجەی شەهید بە تەمای ئەم ڕۆژە بوون هیوادارم باشتر بێ بەڵێ خۆشەویستان ئێستا وێنەی شارە جیاوازەکانی هەرێمی کوردستان لە ڕۆژی نەورۆزدا بۆتانە گوازینەوە
ئێمە پێپەسک و تاک و پار چەند ساڵ دڵی هیوای ئێمە پێپەسک و تاک و پار هەر خوێنی لاوەکان بوو گوڵیاڵینە و بەهار هەر خوێنی لاوەکان بوو گوڵیاڵینە و بەهار ئەمڕۆژی ساڵی تازەیە نەورۆزە هاتەوە جەژنێکی کۆنی کووندا بەخۆشی و بەهاتەوە جەژنێکی کۆنی کووندا بەخۆشی و بەهاتەوە دەوڕەنگە سوورە بوو کە لە ئاسۆی بڵندی کوور دەوڕەنگە سوورە بوو کە لە ئاسۆی بڵندی کوور مژدای بەیانی بۆ گەلی دوور و نزیکە برد مژدای بەیانی بۆ گەلی دوور و نزیکە برد ئەمڕۆژی ساڵی تازەیە نەورۆزە هاتەوە جەژنێکی کۆنی کووندا بەخۆشی و بەهاتەوە جەژنێکی کۆنی کووندا بەخۆشی و بەهاتەوە نەورۆز بوو ئاگرێکی وەهای خستە جەرگەوە نەورۆز بوو ئاگرێکی وەهای خستە جەرگەوە لەوان باشتە چون بە بەرەو پیری مەرگەوە لەوان باش چون بە بەرەو پیری مەرگەوە ئەمڕۆژی ساڵی تازەیە نەورۆزە هاتەوە جەژنێکی کۆنی کووندا بەخۆشی و بەهاتەوە جەژنێکی کۆنی کووندا بەخۆشی و بەهاتەوە وا ڕۆژ هەڵا لە بەندەنی بەرزی وڵاتەوە ئەمڕۆژی ساڵی تازەیە نەورۆزە هاتەوە جەژنێکی کۆنی کووندا بەخۆشی و بەهاتەوە جەژنێکی کۆنی کووندا بەخۆشی و بەهاتەوە چەند ساڵ دڵی هیوای ئێمە پێپەسک و تاک و پار چەند ساڵ دڵی هیوای ئێمە پێپەسک و تاک و پار هەر خوێنی لاوەکان بوو گوڵیاڵینە و بەهار هەر خوێنی لاوەکان بوو گوڵیاڵینە و بەهار ئەمڕۆژی ساڵی تازەیە نەورۆزە هاتەوە جەژنێکی کۆنی کووندا بەخۆشی و بەهاتەوە جەژنێکی کۆنی کووندا بەخۆشی و بەهاتەوە دەوڕەنگە سوورە بوو کە لە ئاسۆی بڵندی کوور دەوڕەنگە سوورە بوو کە لە ئاسۆی بڵندی کوور مژدە بەڵێ جارێکی دیکە سڵتان لێبێ دەچمە سلێمانی هەورازمان لەگەڵا پامنێرمان هەورا سڵاوت لێبێ جەژنی نەورۆزت پیرۆز بێت سڵاو پەرچەم سڵاو لە ئێو لە بنێرانی شارپێس جەژنی نەورۆز لە تەواوی ستافی شارپێس پیرۆز لە گەلی کورد پیرۆز بێت دیارە من ئێستا لە گردی مامەیارم لێرە پێش کەمێک ئاگری نەورۆز کرایەوە مەشخەڵەکە لەلایەن لیژنەی ئامادەکاری ئاهەنگی نەورۆزەوە دیارە داگیرسێنرا و لە ئێستاش لەسەر ئەو ستەیجە چالاکی جۆراوجۆر لە گۆرانی هەڵپەڕکێ
وچاردان لەلایەن بەرپرسانی شاری سلێمانیەوە لە پارێزگاری سلێمانی و قایمقام و زۆربەی لایەنە پەیوەندیدارەکان دیارە لەم مەراسیمێدا گۆڕتر هاتوون جەژنی نەورۆزی ئەمساڵ پیرۆز دەکەن جالەوە ئەمەوێ ئاماژە بۆ بدەم کە تەنها لە مامەیارە نییە کە پێشوازی لە نەورۆزی ئەمساڵ دەکرێت بەڵکو لە شەقامی سەرەکی سالم لە شاری سلێمانی دیارە شەقامەکە ئێستا لە ئێستادا بەڕووی شۆفەراندا داخراوە لەوێ چەندین ئاهەنگ و بەڵێ هەوراست بەڵێ دیارە ئێستا کە ئێمە لە شارپرێز لە گردی مامەیارین ئاگرینەوەکراوەتەوە بە هیوام ئەو خۆڵەمێشەی ئاگرەکە ببێتە هۆی سووتاندنی ئەو خەونانەی کە هەر نەهاتنەدی بوو بێتە ئەوەی کە ئێمە خەونی خەونی هەرێکێکمانجاری وەک پامنێرانمان یادی نەورۆز دەکەنەوە بەڵام بە شێوازێکی جیاواز بۆ کارەکەشی تەنها ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە نەخۆشی کۆرۆنا لە ئێستادا لە ناوایە ئەمەی کە ئێستا ئێوە دەیبینێ نەما گردی مامەیارەیە لە سلێمانی هاوڵاتیان سەر ڕایبوونی نەخۆشی کۆرۆنا بەڵام لەگەڵ ئەوەشدا بە ئاڵاوەڵاوە خۆیان گۆڕیوە و پێشوازی لە ئەم یادا ئەکەن بینێ 21 یەکەم ڕۆژی نەورۆزە و ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان دەچنە سەیران بە هیوام ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی زۆر بەباشی جێبەجێ بکەن و لە هەمان کاتە شۆفێران ئاگاداری ڕۆشنیان بن لەگەڵەوەی لە ژێر فشاری ئەو ڕێنمایانە نەتابن کە وەزارەتی ناوخۆ وەزارەتی تەندروستی لایەنە پەیوەندیدارەکان دایانناوە بۆ هاوڵاتیان. بەڵێ بەڕێزان ئەمەی کە ئێوە دەیبینن وەک ئاماژەم پێکرد ئەمە وێنەی گردی مامەیارەیە لە شاری سلێمانی مەشغەڵی ئاگرەکە لێرە کراوەتەوە دیارە بەهۆی پیرەمێردی شاعیرەوە ئێرە سمبولی کردنەوەی ئاگری نەورۆزە لە شاری سلێمانی هاوڵاتیان لەگەڵ ئەوەی کە کەمێک خەمباری بە پێیانەوە دیارە بەهۆی نەخۆشی کۆرۆنیان بەڵام لەگەڵ ئەمەشدا هێشتا لە خۆشی خۆیان ناکەون و بە دڵێکی گەشەوە هاتوون بۆ ئەوەی دیمەنی کردنەوەی ئاگرەکە ببینێن. بەڵێ من دەمەوێت لێرە دامیوانێ داخل بکەم بەجلی کوردی ئاڵاوەڵاوە بزانم ئەمان خەڵکی شوێن وە لە هەمان کاتە بۆچی لێرەن و هەست بە چیەکەن سڵاوت لێ بێتەوە گەر پێم بڵێ بۆچی ئەم جلانەت پۆشیوە طبعا ئەمە نەورۆزە جەژنی نەورۆزە توانین بڵێن جەژن بۆنەیەکی کوردەواریە ئیتر لەم ڕۆژەیە خەڵکی بە جۆش و خۆشەوێتە دەرەوە طبعا نەورۆزی ئەم ساڵ تایبەتمەندیەکی هەبوو لەگە ساڵی پار بەهۆی کۆرۆنەوە نەماتوانی بێنە دەرەوە ساڵ بەتەمای ئینشەڵا خەرەبووی بکەینەوە ئیتر بەم جلو بەرگەوە ئەمە ڕەمزێکی کوردەواریە ئەتوانە بڵێن مۆرچی گەرمیانی 100% پێوەیە هەموو ناوچەکە گەرمیانی بەڵێ خەڵکی گەرمیانم هەر ناوچە و طبعا جلی خۆی هەیە سە بۆ نمونە هەورامیمان هەیە جلوبەرجی هەورانی مەسەلەن مەتی خەی داودە هەیە زیاتر ئەم جلا پۆشن بەس بەکەوە سەڵتێکی ترە بەڵام ئەمە ئێمە هی گەرمیانە پیاوە قەدیمەکان و پیاوە دەستڕۆشتۆکان زیاتر ئەم جلیان لەبەر کردووە تا چەند پێت وایە کولتوری نەورۆز کولتوری کورد کە نەورۆ جەژنێکی کووردە هێشتا لەناو گەنجانی ئێمە ماوەتەوە من لێرەیە جێی دڵخۆشیە باس لەوە بکەم کە گەنجێک بەم شێوازە ئەم جلانی پۆشی و باسەوە دەکات کە ئەو لەبەرەوەی خەڵکی گەرمیانە ئەم جلانی پۆشیوە تا چەندێک ئەمە پێویستە کە گەنجانی ئێمە لەمانەی نەورۆز و کوردایەتی تێبگەن طبعا هەر میلەتێ کۆمەڵی دابوونەریتی خۆی هەیە کۆمەڵی کێشە و مەشاشیلی بەسەر هاتووە ئەگەر بۆ نمونە یادی نەکرێتەوە باشە یادی نەکرێتەوە نەوەکانی ئایندە چۆن تێبگەن یعنی ئیسە مەسەلەن ئەگەر ئێمە ئەم جلو بەرگە لەبەر نەکەین چۆن بزانین باو باپیرانمە ئەم جلەی لەبەر کردووە لە کاتێکی ئاوایە لەبەری نەکەین بۆ نمونە ئێمە یادی ئەنفالمانێ ئەگەر بێت و یادی ئەنفال نەکەینەوە چۆن بەنەوەکانی داهاتوو بڵێن چیما بارانمانێ بە هەمان شێوە نەورۆژ جەژنێکی سەرکەوتنی خۆمانە سەرکەوتنێکی گەلی کوردە و پێویستە هەموو کات هەموو سات یاد نەکرێت تو هەموو ساڵە هەرم جلە دەپۆشی یان هەر ساڵ و باشوازێ بە 2-3 ساڵە تقریبان ماوەی 4 ساڵە بێت 4 نەورۆزە بێ باڵێن ئەم جلە پۆشتین جەماعەتێک گەنجی یەکمان گردووە ئیتر جلێکی تەواو جیاوازە
ئیتر و شتێکی شازیشە بە حەقت دەگمەنە تێگەی گروپاتون هەستەکەم زۆرە ژمارەتە باش ئێوە بۆ نایەنە ئێرە بۆ ئەوە قسەتان لەگەڵا بکەین خۆشە بۆ گۆرانی بەڵێ بۆ هۆرە گەرمیانی بۆ هۆرە ناسرا مامەد زەختی لێ بکە سڵاو لێ بێ ئەم جلانی کە پۆشیتە گەر بۆمان باس بکەی ئەم جلوبەرگە بۆچی ئەم جلوبەرگەت پۆشیوە هەست بە چیەکەی کە ئەمڕۆ جەژنی نەورۆزە پێشەشی دەستخۆش ناڵەکەتان لێکم ئەم بە بۆنەی جەژنی نەورۆزەوە پیرۆزبایی لەسەر جەمگەلی کوردەکەم ئەم جلانەیش بە نسبەت ئەم جلانەی ئێمەوە ئەم جلا گەرمیانیانەیە یعنی ئەو هەمووتان خەڵکی گەرمیانن ئێمە بە خۆشی کوردایەتی ئێمە ڕەسەنی کوردایەتی باش منیش ئەو ئەزانم بەڵام بەڵێن گەرمیانیەکان سەوتیان زۆر خۆشە جا لەبەرەوە گەر گۆرانیەکمان پێشکەشکەی مەستانی چی بڵێن عەدناکەریم چۆنە بێ بۆم جلاناتی بەخوا گاڵتاکە قەیناکە عەدناکەریمیش هونەرمەندێکی خۆشەویستە و کوردیشە لەبەرەوە هەر گۆرانێکی ئەومان پێشکەشکەی سپاس قورئان نازانم بە قورئان هیچم بۆ نایەتی و نەبی لێم تاوە لە پەنجەرەی ژوورەکەمدا با دەرگاکەت بۆ وەڵاکەم چاودامەخا پولا چرای دڵمات مەکە دەستێ بەسەر دڵما بنێ دەستێ بەسەر دڵما بنێ چای بکاک عەدنان ماشە سڵاو ڕێزم هەیە دەست خۆش بێ ئەگەر ئەو گەنجە بێتە ئێرە من سوپاسە ئەەکەم ئێوە هەموو تاوەرە لەبەرەوەی گروپن پێم خۆشە بەڵێ ئەم شێوازە جلوبەرگی کە تۆ پۆشیوتە ئەگەر پێمان بڵێن ئەم جلوبەرگە بۆ پۆشیوتەوە تا چەندێک وەکو گەنجێک هەست بەوە ئەەکەیت کە نەورۆز مۆرکی تەواوەتی کوردی پێوەیە بەدڵنیایەوە ڕاستەوە مۆرکوی ئەم چلوبەرگەی من کە لە بەرمە ئەمە چلوبەرگی هەرهینی هەورامانە بەڕسمی ئەمە جلوبەرگەکە هەر لە کۆنەوە هەرم چلانە لەبەرەکەن بە ئیستەشەوە بۆ کاتی سەرما ئەم کوڵاباڵە بەکارێت ئەمانەش ئەم چەفەوشتانە بۆ سەرمایە لە سەرما و پارێزیە هێتر پیرۆزبای نەورۆزی شەکەم لە هەر چوار پارچەکەی کوردستان پیرۆز زۆر سپاس ئەگەر بەڕێزیش باس دەواکەن کە دەنگە زۆر خۆشە ئەگەر بکرێت کۆپلێکمان پێشکەشکی وەک هاوڕێکەت واللهی بۆ بنایە بۆچی بۆت نایە لە ڕۆژی کووردا چۆن بۆت آخر زۆر خۆشیم ئەوان گەوریان کردو بۆ شێوە نییە بەخوا پێشکەشکە هەر هیچم بۆ نایە بە قورئان بۆم نایە کام لێوە هۆرازانە لە باتی هاوڕێکەتان بێت ئەوە هەموو شتێکەشان بە قورئان بۆم نایە باوەڕکە بۆم نایە واللهی بۆم نایە ناتوانم لە ڕاستە ئەزان بۆم نایە والله دەست خۆش بێ کاتە تۆ لە باتی هاوڕەکە تۆرەکەمان پێشکەشکە ڕوبەڕووی من مەکەرە لە ڕاستە بیری لێکەیتەوە منە باسی شتە بکەم ئەم گەنجانە یاخود ئەم هاوڵاتیە کوردانەی ئێوە ئەیبینن ئەمە لە گەرمیانی خۆشەویستەوە هاتوون ئەیانەوێ بەم شێوازی جلوبەرگە جارێکی تر مۆرکی کوردایەتی بگەڕێتەوە بۆ لای هاوڵاتیانی ئێمە و لای گەنجان بە تایبەتی گەنجانەوەی جێ دڵخۆشیەوەیە کە من دڵم پێی خۆشەکە دەبینم گەنجێک جلی کوردی پۆشیوە دەیەوێت یادی نەورۆز بکاتەوە ئەم کاکەیە هۆرەیەکمان پێشکەش دەکات بەڵام گەرمیانە زیما مەفەهەم تو بڕ وەڵی نازانم بە قورئان بە قورئانە بە قورئان جا هۆرە کوا چەپڵەی لەگەڵایە کاکدێر بە قورئان دەتوەرە تۆ زێ بڵێ باونیش لەگەڵ تاڵ بۆم نایە بە قورئانیشم بۆ نایە قەیناکە لەبەرەوەی بۆت نایە دەست خۆش بێ لە باتی هاوڕێکی ئێوێ بیڵێ قورئانیشم بۆ نایە نازانم دەیەڵە کاتە زۆری لێ دەستان خۆش بێ سەرکەوتوو بن من سپاسانەکەم کە ئێوە لێرە لەگەڵ ئێمە میوان بوون بەڵێ خۆشەویستان سوڕەی گردی مامەیارە ئێستا ڕاستەوخۆ بۆ ئێوەی دەگوازینەوە فەرموون با پێکەوە بینەری بین
ساڵ گوڵی هیوای ئێمە پێپەس و تاکوبار چەند ساڵ گوڵی هیوای ئێمە پێپەس و تاکوبار هەر خوێنی لاوەکان
بەڵێ جارێکی دیکە سڵاوتان لێ بێز ئەم میوانەی من کاوەی ئاسنگەرە کە ساڵانە کاتێک کە یادی نەورۆز دەکرێتەوە دەیبینین من دەبێت ئەو پرسیارەت لێ بکەم ئامانجت لەم کارە چییە وە چەند ساڵم کارە دەکەیت پێشتەچی پیرۆزبایی جەژنی نەورۆز و سەری ساڵی نوێی کوردی لە بەڕێست و هاوڵەکانێت و لەگەڵ ئەم جەماوەرە بەڕێزە و دانیشتوانی سلێمانی و هەموو کورد و هەموو ئینسانێکی ئازادی خواز و ئینسان دۆست دەکەم بەندە لە ساڵی نەوە ساڵانە ڕۆکاوی ئاسنگەر ئەبینم بێچ لە چەند ساڵێکە بە هۆی زۆفی تایبەت و ساڵی پێشتر بۆی کۆرۆناوە ئەنجام نێرە یەکەم لەبەرەوەی کە فەهمێکی تاریخی سیاسی حەقیقیم هەیە بۆ ڕۆڵی کاوی ئاسنگەر و شانازی پێوەی ئەەکەم کە هەموو کوردێک هەموو ئینسانێکی ئازادی خواز و دژی زوڵم نفسیەت و شخصێتی کاوی ئاسنگەری واتە تەنها ڕۆڵبینینێک نبینی بەڵکو ئەتەوێ پامێک بگەێنی بێگومان چکە کاوی ئاسنگەر کەسایەتیەکی مێژووی سیاسی کۆمەڵایەتی تاریخیە لە هەموو زروفێکە ئەوە بەرجەستەکە ئەوە تازە ئەکاتەوە ئەڵێ لە هەموو زروفێکە لە هەموو سەردەمێکە زوحاکێکی و کاوەیەکەیە زوحاک کە بەری زوڵم ئەگرێ ئەنجامەکەی لە ناوچوون و پلیشانەوە و چوونە ناو زبڵدانی مێژووەوەیە کاوەی ئاسنگەریش بەردەوام بە خۆشەویستی خەڵق ئەمێنێتەوە و ئەبێ بە دەرسێک ئەبێ بە قوتابخانەیەک چەندها خەڵکی چاک و شۆڕژێر و هەتا ئەدیب و نووسەر و خەڵقانی چاک دەرچی تا ئەخوێنن و خۆشببختی بۆ مجتەمەعی بەشەری بەرجەستە ئەکەن چۆن ئەم بیرۆکەیە لەدایک بووە تا سەرەتای دروستبوونی بیرۆکەکە ئەگەڕێتەوە بۆچی طبعا بەندە لە ساڵی 1970 وەرزشکارم و پاشان ئەدیبم و نووسرم وەک عزم کردی بە فەهمێکی تاریخی دواتر لەگەڵ برایانی کۆمەڵی کەلەپور ئەوەمان لا دروست بوو کە ڕۆڵی کاوەی ئاسنگەر ڕۆڵێکی ضروریە و ڕۆڵێکی گونجاوە و پێویستە ساڵانەیە دیبکەن و پێ بەرنامەی کە دوایی خۆمان لێداێنی تۆ زۆر دەمێکە دەورێەوە بینی کە کاوەی ئاسنگەری لە ماوەی ئەم چەند ساڵەیە چی بیرۆکەیەکەیە یاخود چۆن چی شتێکە بۆ کە ئێستا بتەوێت بوو بە بەیادەوەریەک لای تۆ بتەوێت بۆمان باس بکەیت طبعا زۆر سپاس بۆ بەڕێز ئەو پرسیارێکی زۆر گونجاو و زۆر جوانە من پێشەچی سپاسی هەموو برادرانی خۆم ئەەکەم لە کۆمەڵی کەلەپور و فۆلکلۆری کورد و هەموو ئەو گروپ و برایانی کە لەگەڵمانە بەشدار بوون لە ساڵیادەکانی ساڵانەیە و زۆر سپاسی جەماوەری خەڵکی سلێمانی شاری هەڵمەت و قوربانی خۆشەویست بە بێ مجامەلە بەواقع بە هەڵوێست بەڕاستی ئەوەنگە تەژیئان کردوین ئەوەنگە ئیستیجابەکەیان جوانە ئەوەنگە هەڵسوکەوتەکەیان جوانە ئەوەنگە دڵسۆزن لە یادەکانە ئەوەنگە تەعاملی جارمان لەگەڵا ئەکەن زیاتر هەرمان ئێن کە ئێم بەردامی لە ڕۆڵبینینی کاوەی ئاسنگەر و شایستی هەموو شتێکی باشن خەڵکی کورد وەکو هەڵوێستی سیاسی و کۆمەڵایەتی وەکو لاشعورێکی تاریخی لە زەهن و لاشعوری خەڵکی کووردا ماوەتەوە کە نۆرۆزیان خۆش بووە دژی زوڵم بن لەگەڵ ئینسانیەت و تێکۆشان و هەموو شتە باشانم کە خزمەتی ئینسانی دەکەن ئەتێ یادەوەریەکمان بۆ باسکەیت شتێک کە ئێستا مابوو بێتەوە لە زیاتر خەڵک بەچی بانگت ئەکا بە کاوەی ئاسنگەر بانگت ئەەکە یاخود حەزەکەی بەو لەقەبە بناسرێ لە مەجای خۆما من تەمەن لە چەند لەقەبێکم لە بوارەکانی خۆمە چکە بواری جیاجام هەیە بەس دەم بوارەیە خەڵک بە مامەکەوە بانگمەکە مامەکان کاوەی ئاسنگەر و سپاسیانەکەم پێم خۆشە و باوڵین هەم تەژیئەکە هەم بژانەوەیکی دەرونی فکری و عەقڵیە وەکو ئەرزشم کردی پرسیارەکەی پێشوو گەڕێینەوە سەری بەڕاستی یادەوەری و بیرۆکەی جوان ئەوەنگە زۆرە لەو نەورۆزانەیە ئەوەنگە وەکو عەرزم کردی بۆ تەعامل لە جوانە بۆ دڵسۆزیە بۆ ئیستیجابە ئینسانیە شۆڕجێڕانە قەومیە بەڕاستی هەمووی حەچی لەگەڵ هەر کەسەکە لەگەڵ منە تاگاتە کەسێکی ئاسایی تاگاتە کەسێکی نووسەر سیاسی ئیداری هەر هەمووی هەڵوێستی جوان و بیرۆکەی جوان و یادەوەری جوانە ئێستا ئەمێ بەڕێشتان دیەوەرێکی جوانەکە ئەو برادران من سپاسی تۆ ئەەکەم ئەگەر شتێکت ما بێ لە کۆتاییان تێ شتێکمان پێشکەشکەی بە بۆنی جەژنی نەورۆزەوە من سپاس دەکەم وەک ئەرسم کردی سپاسی بەڕێستانەکەم و جنابتان و برادەرەکان و کەناڵەکەتان دیسانی پیرۆزبای لە جنابتان و هەموو خەڵکی سلێمانی و هەموو کوردێک هەموو دیسانێکی بەشەرەف و ئازادی خواست ئینسان دۆستەکە زۆر بەڕێزن زۆر سپاس بەڵێ بەڕێزانەوەی لەگەڵ منە میوان بوو ئەم بەڕێزە کاوەی ئاسنگەرە کە وەکو خۆی باسیەکە زۆر لە مێژە نمایشی ڕۆڵی کاوەی ئاسنگەر ئەبینێت بەهۆی ئەوەی کە خۆشی هەستێکی کوردایەتی زۆری هەیە بۆیە بەردەوام ستایشکردنی خەڵکی سلێمانی و ناوچەکانی دیکە بۆ کاوەی ئاسنگەر بۆتە هۆی ئەوەی کە هەموو ساڵێک لە ڕۆژی نەورۆزدا ئەو جلوبەرگی کاوەی ئاسنگەر بپۆشێ ناوبڕێک وەرەگرم و لەگەڵتان بەردەوامە بم.
کوردا بخۆشی و بەهاتەوەیە وڕۆژ هەڵات لە بەندەنی بەرزی بووماتەوە وڕۆژ هەڵات لە بەندەنی بەرزی بووماتەوە ڕەنگی گوڵە لەو گەزیزە و شەبەخشە و قەداتەوە ئەمڕۆژی ساڵی تازەیە نەورۆزە هاتەوە کۆنی کوردا بخۆشی و بەهاتەوە
بەڵێ لە عنەب ئاگری نەورۆزیان کردووەتەوە دیارە پامێرمان لەوێ ئاماژەی بەوە کردووە کە لەوێ ئاگری نەورۆز کراوەتەوە و هاوڵاتیان جلوبەرگی کوردیان بۆ ئەوەی کە پشتگیری خۆیان بۆ ڕۆژی جەژنی نەورۆز کە دیارە پارێ ساڵ جەژنی نەورۆزیان نەکردووە ئەم ساڵ بەهۆی ئەوەی کە خۆشی کۆرۆنا لە ئارادا هەیە بە شێوازێک بەپێی مایەکانی وەزارەتی ناوخۆ وەزارەتی تەندروستی ئەو یادا ئەنجام دەدرێت ئەوەی کە ئەیبرێتەوە ئەوە کاک مولود جەژنە پیرۆز بێت توێکی کیلۆ هاوڵاتیانەی کە بەم شێوازە جلە کوردیە کوردەواریانە خۆتە گۆڕی و ئێستا لە گردی مامەیارەیت ئەگەر پێمان بڵێ چی جیاوازیەک ئەبینی لە نەورۆزی ئێستا و لەگەڵ ساڵانی پێشووترە سەرەتا پیرۆزبایی لە جەنابیشتانەکەم پیرۆزبایی لە تەواوی گەلی کورد دەکەم لە هەر چوار پارچەی کوردستان لە هەر کوردێک لە هەر شوێنێکی ئەم دنیای پیرۆزبایی لە یەکەی بە یەکەی هەموو کوردێکەکەم بەڕاستی ئەم ساڵ شکر بۆ خوا لەگەڵ چاو ساڵانی پێشوە توانین بڵێ چاوپارە فەرقێکی زۆری هەیە بە حکمی ئەوەی پار ئەم نەخۆشیشتە لە ناوابوو خەڵک نەیتوانی بۆ حکومەکە زۆر لە یادەکان بۆنەکان بکاتەوە ئەم ساڵ بەڕاستی زۆر فەرقی زۆرترە و لەخوا بە زاویە خەڵکیش وەزعی ئەتوانم بڵێم بەهۆی ئەم دەنگ و باسی کەوا ڕێکەوتنشتانە هەیە بووین بەرەو باشی ئەچێت و بە دڵێکی خۆش و فراوانتەوە یانی توان بڵم ئەگەر ئەو ڕێکەوتنە بکرێت و هەروەها ئینکە لەوانەیە خەڵک بڵم جەژنەکەی بێ بە دوو جەژنە لەلایەن حکومەتی ماڵەوە پێیانوتی کە بەیانەتی بۆ سەیران ماڵی خۆمان ماڵی خۆمان ئێمە وەک کابراوی وەک چۆنەڵە وەک پەرلەمانێک واین هەموو چ بۆ ئابەیەکە ئەوشم لەگەڵا وەڵام ئەو لەگەڵ ئەو مناڵان لێوانی بێتە خزمەت جەنابتان چی جیاوازیەک هەیە ئەم نەورۆزە لەگەڵ نەورۆزی ساڵانی زوو یعنی ساڵانی زووش ئاگری نەورۆز هەر بەدار ئەکرایەوە یاخۆ چەند کەرەستێکیان بەکارێنە ئەگەر بیرێ بێ گەنجی خۆتان لە تەمەنێکی هەرزەکاریە چۆن ئاگری نەورۆزتان کردوێتەوە وەڵا زوو کاتی خۆی پێش بڵێن ساڵی بڵێن هەشتاکان هەشتا و پێنجەکانەوان وەک ئیسەم ئازادیە نەبوو بەم شێوە ئابم شێوە تۆ بڵێ ڕاستە خۆ نەورۆز زەر ئەکرا و ئاگرەکە بەزە ئازادی ئەمڕۆ هەیە نەبوو جاران ئێمە مەسەل لە لادەکان مناڵ بووین ئەچوونە سەر شاخشتەکان لەوێ ئەگەر تایەیە یا ئەگەدارشتەوە ئەگرمان پێوە هەرەوە بەڵامی ساتێ لە هەموو ڕۆکانەوە هەم نەورۆز هەم یادەکان پێشکەوتووە پێشکەوتی بە خۆی بینیوە هیچمان پێشکەش ناکەی بە بۆنی جەژنی نەورۆزەوە وەڵڵا جا هیچ وەکوتی تەنها ڕێز و حرمەت و گۆرانی شتە بەخوا هیچ نیمە پیرۆزبای یەکەم پیرۆزبای لە تەواوی گەلی پیرۆزبای لە یەکە بکە برادرانێکە بکە پیرۆزبای لەم ئامادەبووان ئەیەکەم خۆش بیاخوا چای من هەمیشە لە جەژن خۆشیان بەڵێ ئێستا
ئێمە پێپەست و تاکوپار چەند ساڵ گوڵی هیوای ئێمە پێپەست و تاکوپار هەر خوێنی لاوەکان بوو گوڵیاڵی نەوبەهار هەر خوێنی لاوەکان بوو گوڵیاڵی نەوبەهار ئەمڕۆژی ساڵی تازەیە نەورۆزە هاتەوە جەژنێکی کۆنی کووردا بەخۆشی و بەهاتەوە جەژنێکی کۆنی کووردا بەخۆشی بەهاتەوە دەوڕەنگە سوورە بووکە لە ئاسۆی بڵندی کوور دەوڕەنگە سوورە بووکە لە ئاسۆی بڵندی کوور مژدای بەیانی بۆ گەلی دوور و نزیکە بەر مژدای بەیانی بۆ گەلی دوور و نزیکە بەر ئەمڕۆژی ساڵی تازەیە نەورۆزە هاتەوە جەژنێکی کۆنی کووردا بەخۆشی و بەهاتەوە جەژنێکی کۆنی کووردا بەخۆشی و بەهاتەوە نەورۆز بوو ئاگرێکی وەهای خستە جەرگەوە نەورۆز بوو ئاگرێکی وەهای خستە جەرگەوە لەوان باشقە چوون بە بەرەو پیری مەرگەوە لەوان باشقە چوون بە بەرەو پیری مەرگەوە ئەمڕۆژی ساڵی تازەیە نەورۆزە هاتەوە جەژنێکی کۆنی کووردا بەخۆشی و بەهاتەوە جەژنێکی کۆنی کووردا بەخۆشی و بەهاتەوە وەڕۆژ هەڵا لەبەندە ئەمڕۆژی ساڵی تازەیە نەورۆزە هاتەوە جەژنێکی کۆنی کووردا بەخۆشی و بەهاتەوە جەژنێکی کۆنی کووردا بەخۆشی و بەهاتەوە چەند ساڵ گوڵی هیوای ئێمە پێپەست و تاکوپار چەند ساڵ گوڵی هیوای ئێمە پێپەست و تاکوپار هەر خوێنی لاوەکان بوو گوڵیاڵی نەوبەهار هەر خوێنی لاوەکان بوو گوڵیاڵی نەوبەهار ئەمڕۆژی ساڵی تازەیە نەورۆزە هاتەوە جەژنێکی کۆنی کووردا بەخۆشی و بەهاتەوە جەژنێکی کۆنی کووردا بەخۆشی و بەهاتەوە دەوڕەنگە سوورە بووکە لە ئاسۆی بڵندی کوور دەوڕەنگە سوورە بووکە لە ئاسۆی بڵندی کوور مژدای بەیانی بۆ گەلی دوور و نزیکە بەر مژدای بەیانی بۆ گەلی دوور و نزیکە بەر ئەمڕۆژی ساڵی تازەیە نەورۆزە هاتەوە جەژنێکی کۆنی کووردا بەخۆشی و بەهاتەوە جەژنێکی کۆنی کووردا بەخۆشی و بەهاتەوە نەورۆز بوو ئاگرێکی وەهای خستە جەرگەوە نەورۆز بوو ئاگرێکی وەهای خستە جەرگەوە لەوان باشقە چوون بە بەرەو پیری مەرگەوە لەوان باشقە چوون بە بەرەو پیری مەرگەوە ئەمڕۆژی ساڵی تازەیە نەورۆزە
بەڵێ کۆتاییدا ئەوە دەڵێم کە هەموو لایە کۆکن سەر ئەوەی کە هەوڵەکانی پیرەمێردی شاعیر لەسەر زیندوکردنەوەی یادی نەوروز بەرز دەنرخێنن. من ئەمڕۆ ڕاستەوخۆ لەم بوومەڵە تایبەتەتا لەگەڵتانە بووم دیارە چۆنەوەی پیرەمێرد توانە فایق ئاماژەی بەوە کرد کە پێویستە کاتەر هاوڵاتیە کرد گەنجێک هەر کوردێک بوونی کوردەواری کوردایەتی لە دڵیاندا بچەسپێنین. ئێمەش لەبەر ئەوەی هەمووان پیرەمێردی شاعیرمان خۆش دەوێت و لەگەڵ ئەوەشداین کە وڵاتەکەمان وڵاتێکی پاراو بێ و لە هەمان کاتیشدا وڵاتێک بێ کە بتوانین بە ئاسانی بە هەموو ئەو کێشانەی کە ڕوبەڕووی هەر وڵاتێک دەبێتەوە کوردستانیش بەشێک بێ لەو کێشانە و ڕوبەڕوویان بێتەوە بۆ چارەسەرکردنی کێشەکان. هیوادارم هەمووان ساڵ بین بەسەر نەخۆشی کۆرۆنادا بە هیوام ئەو خێزانانەی کە سبەینێ دەیانەوێ بچنە گەشت و جێوێکی خۆش بەسەر بەرن. هیوادارم لە دوای خۆیان شوێنەکەیان بە پاکی بهێڵنەوە وەلامان کاتە ژینگەی وڵاتەکەمان خۆش بێت و بیپارێزن. هیوادارم جەژنی نەورۆزی ئەم ساڵ جەژنێکی خۆش بێت و هەموو لایەک بەختەوەر بن. خواتان لەگەڵ. جەژنی نەورۆزە بەرتیشکیا گرێنوسم جەژنە پیرۆزە جەژنە جەژنی کوردستانە جەژنی نەورۆزە بەرتیشکیا گرێنوسم جەژنە پیرۆزە چاوتی ئاگێریە دوجانمە باوەڕی بەرزی کوردستانمە چاوتی ئاگێریە دوجانمە باوەڕی بەرزی کوردستانمە سەیریکەن 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 شاخ و دەشت و شار و گوندم تاوی سندووە گۆڵی مەرجی دوژمنانم لێوە کەندووە شاخ و دەشت و شار و گوندم تاوی سندووە گۆڵی مەرجی دوژمنانم لێوە کەندووە پڕ بەدەنگ باگەکەم سەربەستیم ئەوێ کوردستانم جێشێران ئابێ سەرکەوێ پڕ بەدەنگ باگەکەم سەربەستیم ئەوێ کوردستانم جێشێران ئابێ سەرکەوێ وایە شەنازیمە بسووتێم و نەمێنم بەڕوولاکی لەشم پەردەی شەوە دەڕێنم وایە شەنازیمە بسووتێم و نەمێنم بەڕوولاکی لەشم پەردەی شەوە دەڕێنم